سڵاوتان لەبێ ئەچینە لای تەوری ئەمڕۆی پرۆگرامەکەمان ئەمڕۆ یەکێک لە شێوەکارە هەرە دیارەکانی کورد کە ساڵانێکی زۆرە چەندین تابلۆی ناوازەی نەخشاندووە و خاوەنی چەندین پێشانگای هاوبەش و تایبەتە و لەگەڵەوە شاستایلێکی تایبەت بەخۆی هەیە لە ئێستاە بەڕێز ئاکۆغەریب پێشانگایەکی جیاواز لەوانی تر ئەکاتەوە. بەڕێزیان میوانی کورسات مەگەزینن پرسیاریان دەربارەی تەواوی پێشانگاکە لە یەکەین و زانیاریش دەربارەی پێشانگاکە ئاياز بە ئێمە و با بینەرانی ئازیش کاگا کوگیان سلااو لێبێ زۆر بەخێر بێ. هەروژی زۆر سپاس بۆ تۆ بەخێر بێ. کاگا کۆ زیاتر لە 450 کار لە پێشانگایکی شێوەکاریە ئەمە مەگەر لە پێشانگای ماشەڵڵا هاوبەش بینی بێتم. اینجا کەمێک باسی کارەکانمان بکەی بزانم کارەکان لە ساڵی چەنەوە دەست پێەکەن واتە هەمویان نوێن یاخۆت کاری زۆر کۆنیشە لەخۆ گرن. سپاس بۆ ئێوەش وەڵا بەڕاستی من دوایەوەی کە کەمێک سەحەتم تێکچوو بوو باری تەندروستیم تێکچوو بڕیارمدا پێشانگایەکی گەورە بۆ کارەکانی خۆم بکەمەوە. بەداخەوە لێرە هیچ دەستگایەک نییە تا تەکریمی هونەرمەندان بکە یان تەقدیریان بکە. ئەوە جاران هەبوو ساڵانە پێشانگای تەکریمی ئەکرایەوە لە باها بۆ هونەرمەندەکان ئەو هونەرمەندانی کە لە 50 ساڵەوە مێژووی 50 ساڵ کارکردنیان هەیە بۆیان نەکرا. ئەم جاریان وتم من دوای نەخۆشیەکەم خۆم تەقدیرەکەم و خۆم تەکریمەکەم. هەمیشە تەندروست باش سپاس. کارەکانم زۆر بوون نزیکی 800 کارم دانابوو کە پیشانی بەم وەکو ئەزمموی کاری هوەری خۆم. بەڵام بەداخەوە هۆڵەکە هەر ئەوەندەی جێبەوە توانیم 450 کار نمایش بکەم. کارەکان جگە لەوەی کە بەشێکن لە ئەزمموی کارکردنی من لە هەمان کاتیشا ماوەیەکی زۆرە من پێشانگای تایبەتم نەکردوەوە زیاتر لە 20 ساڵە بێ جگە لەو پێشانگای ساڵی 2016 لەگەڵ کاک عەدنان کەریم بە هاوبەشی کردمانەوە. بەڵام پێشانگای تایبەتی خۆم نزیکەی 20 ئەوەندە ساڵە من پێشانگام نەکردوەوە. بۆیە پێم خۆش بوو کە ئەزمموی خۆم پیشان بدەم و من لە چەند بوارێکە کارم کردووە ئەو بوارانە پیشان بدەم. مەسەلەن من لە بواری مێژووی کارم کردووە چەند تابلۆیەکم کێشاوە وەکو شەڕی دەربەندی بازیان، شەڕی ئاوباری، 12 سوارەی مەریوان، هاتنی سمایل خانی سمکۆ بۆ سلێمانی، شەڕی بەردەرکی سەرا. مانا بە پێی توانای خۆم ئەزمموی خۆم کارم لەمانەیە کردووە. لێرە بپرسم بەڵێ کاگاکۆ ئەمە وێنەکان لێرە بەشێکیان ئەڕۆن بە تایبەتوانی کە باس لە مێژوو کرد پێش ئەمانە کاریکاتێرن دڵنیام بەر لەمە وێنەکان ئەڕۆشتن لەسەر وێنەی تر یاخود لە دوای خوێندنەوەی ڕووداوەکان لە کتێبە مێژوویەکانەوە تو خۆ دوێنەکان تێکێشا بابەتانە هیچی وێنیان نییە. دەبێ بچی ئەو مێژووە بخوێنیتەوە و بچیتە ناو دیتێڵەوە بۆ ئەوەی بتانی کارێکی هوەری بکەیت. کارە هوەریەکە تەنیا ئەوە نییە تۆ مەسەلەن من بێم شەڕی بەردەرکی سەرا بکەم و چەند کەسێک بهێنم و ڕسمیان بکەم. زۆر گرنگە تۆ بزانی ئەکسسواراتی ئەو سەردەمە چی بووە، جلوبەرگی ئەو سەردەمە چۆن بووە. ئەوانە هەمووی بەرجەستە بکەیت چونکە لە ئایندەیە کەسێک بێ فیلمێک لەسەر شەڕی بەردەرکی سەرا بکە دەگەڕێتەوە وەکو سەرچاوەیەک بۆ ئەو تابلۆیە بۆ ئەوەی سوود لە ئەکسسواراتەکانیان ببینێ. بەڵێ ئەمە تابلۆیەکی یەکێکە لە پۆرترێتەکانی ناودارەکان کە کێشاومە شێخ مەحموودە. بەشێک لە کارەکانی تر من بە تایبەت وەکو کۆلێکشنێک بۆ ژیانی پێشمەرگایەتی کێشاومە هەم بەشێک لە یادەوەری خۆم هەم بۆ ئەو مۆزەخانەی کە دروستمان کرد لە ئەمنە سوورەکە بە ناوی مۆزەخانەی پێشمەرگە لەوێ پێشکەشم کردووە و هەمی لەوێ دانراوە. پرۆژەیەکی کەم هەبوو کە ئێستا پیشانیەدەن پۆرترێتی ئەو ناودارەکان
هەوڵم داوە بە پێی توانا و کاتی خۆم ژمارەیەک لە ناودارانی کورد وێنە بکێشم بۆ ئەوەی بمێنێتەوە لە یادەوەری نەوەکانە. و یەکێک لەو شتە گرنگانەی کە من زۆر ئیحتیمامم پیاوە گرنگیم پێداوە سروشت بووە. سروشت لە لای من بۆ بەرجەستەکردن یا بۆ دۆزینەوەی ناسنامەی کوردیە، ناسنامەیەکە کە هەموو دنیا هەیەی ئێمەش پێویستە هەمان بێ. ینی ئەگەر کاری هونەرمەندێکی هەندی لە هەر شوێنێکی دنیاە بیبینی بە ڕەنگەکان یا ئەیناسیتەوە کە ئەمە کارێکە هەندیە کردوێتی یان سروشتی هندستانە. تەنانەت ئەوروپیەکانیش ئەوەیان کردووە، ئەمریکیەکانیش کردویانە، تەنانەت لای عەرەبەکانیش ئەتوانی ئەو ستایلە ببینی. ئێمەش پێویستیمان بەوەیە چونکە ڕەنگی وڵاتەکەی ئێمەش تایبەتمەندی خۆی هەیە، سروشتی وڵاتی ئێمەش تایبەتمەندی خۆی هەیە. بۆیە لەو ڕوانگەیەوە من هەوڵم داوە گرنگێکی زۆر بدەم بە سروشت و بە مادەکانی ئاوڕەنگ و بە ڕەنگی ڕۆنی و تەنانەت بە ئاکریلیک و ئەوانش هەمووی کارم کردووە. زۆر باشە. کاگا کۆگەر بگەڕێمەوە لەگەڵ تا بۆ کۆنترین کارینێ و پێشانگاکە ئەگەرێتەوە بۆ ساڵی چەند یادگاری چیە لەگەڵ ئیشە؟ من دوو کارم مابوو، هی ساڵی 1970 پێم خۆش بوو لە پێشانگاکە داینێم. ئەو کاتە تەلەبە بووم، هێشتا خوێندکار بووم لە پەیمانگای هونەرە جوانەکان. ساڵ بەر لە ئێستا. بەڵێ دەرسێکمان هەبوو بە ناوی دیراسات حورڕا. لەناو ئەو دەرسەیە ئەتر ئەو ڕۆژە ئێمە ئازاد بووین چ جۆرێک ڕسمەکەین، بە چ شێوازێک، بە چ ستایلێک ئیشەکەین ئازاد بووین. ئەوانەم لەو کاتە کێشاوە پێم خۆش بوو وەکو یادەوەریەک وەکو ئەزمموی خۆشم بینەرە ئەو بینەر و میوانانەی دێن بۆ پێشانگاکە ئەوەش ببینن. زۆر باشە. میوانان ڕایەنچی بوو لەسەر کارە زۆر زۆر دێرینەکانت ئەو جیاوازیانە بینی کە بە قۆناغی کارکردنی تۆ، قۆناغی تەمەنی تۆ هەمووی لە کارەکانە بێگومانم کە ڕەنگیاوەتەوە. وەڵا میوانەکان هەم ئەو جیاوازیان ئەبینی هەم زۆربیان ئیعجابێکی زۆریان دەرەبڕی و بەردەوام هەر داوای ئەویان لێکردم کە ماوەکەی کورتەکەمە درێژی بکەمەوە. هەندێک ڕایان وابوو کە هەر لە هۆڵەکەیە بیهێڵمەوە دەستکاری نەکەم و لێرە بمێنێتەوە، بەڵام من بەڕاستی بەوە ڕازی نیم چونکە ئەم وڵاتی ئێمە هونەرمەندی تریتایە و مامۆستای منیتایە کە من ئەو مافە نادم بەخۆم لەوێ کارەکان بە بەردەوام بێڵمەوە. بەڵام زۆر لەو میوانانە و لە هاوڕەکانی خۆم و لە هونەرمەندەکانیش ڕێیان وابوو کە ئەم کارانە ئەبێ بەشی هەرە زۆریان لە مۆزەخانەیەکە جێ بکرێتەوە. ئەمە شەڕی بەردەرکی سەراگەر ئەمە بەڵێ تابلێ شەڕی بەردەرکی سەرا بوو کە پیشانیدا. بێگومان کاگاکۆ زۆر جار ئێماڵین لە ڕێگەی تابلۆیەکەوە ئێمە توانین با بڵین چیرۆکی نێو کتێبێک ببینین، کتێبێک کە لەوانەیە بە هەفتەیەک ئێمە بتوانین بخوێنینەوە. هەندێک جارێ لە ڕێگەی تابلۆیەکەوە ئەمەمان زۆر بۆ ئاسانترەکە بە ئەرشیڤکردن یا بڵم ئەرشیڤکردنی بەشێک لە مێژووی کورد بە کاری شێوەکاری کە هونەرمەندانی وەکو ئێوە ئەینەخشێنن و ئێمە لە بینینی تێ ئەگەین، چیرۆکێک ئەبینین، مێژوویەک ئەبینین، ڕووداوێک ئەبینین کە لە وڵات و لە شارەکەمان ڕوویاوە. ئەمە تا چەند گرنگە و هێشتنەوەی ئەم تابلۆیانەش ئەوە بەم کوالێتێ بۆ چەندین ساڵی تر. لە ڕاستیە ئێمە بەداخەوە وەکو هونەرمەندانی شێوەکار وەکو خەڵکیش مۆزەخانەیەکمان نییە کە پێشتر ئەم کارانەی تاکرابێ ئێمە بیبینین و ئێمە بتوانین شتی تازەتر بکەین، نەگەڕێینەوە بۆ سەر ئەو مێژووی کە تەمەنێکی دوور و درێژی هەیە. بەڵام لەبەرەوەی ئێمە بارودۆخی وڵاتەکەمان وا بووە هیچ هونەرمەندێک نەیتوانیوە ئەگەر کارێکیشی کردبێ کارەکەی ئێستا دیار نەماوە یاون بووە یا لە ماڵێکە. بۆیە ئێمە بە ئەرکی خۆمانمانزانی کە بین بەقەدەر ئەوەی کە پێمان ئەکرێ و لە توانامانە هەیە هەندێک کاری مێژوویی
جارێکی کە دروست بکەینەوە چونکە ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە جگە لەوەی تۆ ئەتوانی لە ڕێگای تابلۆیەکەوە کتێبێک بخوێنیتەوە بەڵام لە هەمان کاتشاری جوانە بڵێ لە هەمان کاتا تۆ توانی لە ڕێگای ئەو تابلۆیەوە زۆر گۆشەی تر بەرجەستە بکەیت و پانتاییەک گۆڕەپانێک دروست بکەیت بۆ ئەو ڕووداوە هەرچەندە ئەو پانتاییە ساتێکە لەحزەیەکە بەڵام ئەو لەحزەیە زۆر گرنگە کە تۆ لە زەهنی بینەرەکانی خۆدان لە زەهنی خەڵکی وڵاتەکەی خۆتا بیچەسپێنی. زۆر باشە بگومان ڕەهندەکانی ئەم پێشانگایی مامساکۆ زۆر بابەتی لە خۆی گرتووە لەوانەیە مێژوویە سروشتە کاریکاتێرە کللتوریە بەڵامەوەی کە بۆ من زۆرجەی سەرنج بوو ئەوەیە کە بڵێم بەشێکی تایبەت کردووە بە مناڵان ئەم بەشیان چۆنە کاگاکۆ من بۆ خۆم زۆر حەزم لە کاری مناڵان بووە کاتی خۆشی هەر من خانەی سمۆرە بۆ ڕۆشنبیری مناڵانم دامەزران و لەوێش نزیک بە 35 کتێبم بۆ مناڵان چاپ کرده بوو جگە لەوەی کە 4 کتێبی کە 1001 پرسیار ئەوەش هەر بۆ مناڵان بوو هەر چاپم کرد و تەرجەمەم کرده بوو ئەم جارەیان بیرم لەوە کردەوە کە ژمارەیەکی زۆر لە گیانەوەران و پەلەوەران وێنە بکێشمەوە و ببێتە فەرهەنگێکی وێنەیی بە زۆربەی زۆری زمانەکانی دنیا و لەگەڵ یا ئاڵەکانی شاندا بنین ئەمەش بە زمانی کوردی شتیایەتی بۆ ئەوەی ئاڵاکەی خۆشمان دابنرێتەوە لە پاڵ ئاڵای ئەو میلەتانەیە کە وەکو ئینگلیزی و عەرەبی و فارسی و فەڕەنسی و ئیتالی و ئەمانە ئەمە گرنگ بوو بەلامەوە گرنگ بوو کارێکی وا بکەم بۆیە دانیشتم هەندێک کاری وام کردووە ئەو ئەزمونەی خۆشم بەشێکم لەو ئەزمونەش هەر لە پێشانگاکە داناوە بێگومانم کە هەر یەک لە کارەکانی تۆ لە بری کۆنتترینیان تو ساڵی هەشتاویەکە و 1970 و نوێترینیشان ساڵی 2024 کاگاکۆ کامیان لە کاتی بۆ بڵم کێشانی وێنەکە یاخود لە کاتی خۆڵقاندنی کارە هونەریەکە چیرۆکێکی هەبوو کامیان بانەڵم خۆشەویستترین بەگومانم هەمویان کە یەک لێک خۆشەویستترین بەڵام کامیان چیرۆکێکی سەرنجڕاکێژ یاخود چیرۆکێکی جیاواز لە پشت خوڵقانی تابلۆکەوە هەبوو وڵی خۆی ئەزانی چۆنە هەموو کارێک کە تۆیکەی چیرۆکێکی لە پشتەوەیە ئەو کارەی کە بۆ شەڕی بەردەرکی سەرا کردم ساڵی 2012 دەستم پێ کرد 2024 تەواو بوو ئەمە باوانەکەوێتەوە کە من بڵێن بە درێژایی ئەو 12 ساڵە هەر کارم تیا کردووە بەیناوبین بەجێمە هێشت چونکە ئەگەڕان بە دوای بابەتی ترە ئەگەڕان بە دوای نهێنی ترە هەندێک جار کارەکەم واز لە ئێهێنا لێی دوور ئەکەوتمەوە چەند جارێک کارەکەم گۆڕیوە چەند جارێک دیراسات و سکێچاتم بۆ کردووە هەوڵمدا لەناو ئەو کارەیە کۆمەڵێک دەمچاو بەرجەستە بکەم کە لە ژیانان مەسەلەن یەک لەوانە کە تایەتی کردومە بە یەکێک لە کارەکتەرەکان بە جلیکەوە سەڵتەوە بەرزانی قالی خەڵوزە لێرە ڕێزمان هەیە بووی ئەو یەکێکە لەوان کاگە ئەحمەد جۆڵایە ئەمانە کاتی خۆی بوونە مۆدێلم زۆری کارەکتەرەکانی کە ڕەسمم کردووە مۆدێلەکانم ئەوانە بوون بەڵام بەو جل و بەرگەی سەردەمی ساڵی سیەکانەوە ڕەسمم کردوون زۆر باشە بەڵێ لێرەش بەشی کاریکاتێر ئەبینم کێ زۆرترین کاریکاتێری هەیە لەلات کام لە کەسایەتی کوردەکان هەر یەکیان یەک کاریکاتێریانێ لای کاگاکۆیە خود هەندێکیان کەسایەتی کوردیەکان من کاریکاتێرم زۆر بۆیان کردووە جارێکیان یادی بەخێر هەڤاڵمام جەلال هەر لە یادی یەکی شەشا بوو ئەوە تەبعاً باسی نەوەتەکانەکەم پێشانگایە کرایەوە بۆ یادی یەکێتی لە مەکتەبەی کتێبخانەی گشتی
من کۆمەڵێک کاریکاتێری کەسایەتیەکانی ناوێکێتیم کردبوو سەرکردەکان مام جەلالی شتیا بوو دوایی مام وتی خۆم دێم بۆ ئیفتیتاحەکەی هەموو کاریکاتێری شخصیەتەکان وەرەقەیەکمان پیادا بوو هەر کەسێک کە ئاهات وەرەقەکەی خۆی لا ئەبرد خۆی ئەبینی زۆریانی تیا بوو و یەکەم دانیان هەواڵ مامجار خۆی بوو ئەو هات ڕسمەکەی خۆی لابرد کاریکاتێرەکەی لابرد ئەو کاتە کە قوباد مناڵ بوو لەگەڵی هاتبوو کاریکاتێرەکەی خۆی لابرد و وتی هەر کەسێک کاریکاتێری خۆی لابە کاریکاتێری زۆر ژیانم کردووە بەڵام لێرە دام نەناوە بەڵام ئەوەی سەرنجڕاکێشە ئەو کاریکاتێرەی کە لە شەڕی داعشا بۆ ترامپم کردبوو ئەوە بەڵێ بە هەزاران کەس نردبیانەوە بۆ ترامپ خۆی هەر لە ناو ئەمریکاوە ئەوە زۆر زۆری لێ بڵاو بووەوە لەگەڵ ئەوەی کە بۆ ئەردۆغان کردبووم ئەوەش زۆری لێ بڵاو بووەوە زۆر باشە کاگاکۆ بێگومانم کە بەردەوامە بیت و کاری جوانتر و باشتریش ئەبینین بەڵام پلانی ترت چییە ئەم ماوەیە جگەل لە کاری بە هەندێک شت ئاشکراکەم جگەل لە کاری شێوە کاری پلانم زۆرە بێجگە لە کاری ڕەسمکردن من کاری تەرجەمەشەکەم کاتی خۆی کتێبێکم تەرجەمە کرد بە ناوی زمانی کاریکاتێر ئەوە ئێستا بەشی دووهەمی ئەو کتێبەشم تەواو کردووە تایپ کراوە و حازرە بۆ چاپ کتێبێکی کەم لە سەر ڕێنیسانس ئەوەش هەر تەرجەمە کراوە و حازرە بۆ چاپ و لەسەر شاری سلێمانی من کاتی خۆی پرۆژەیەکم هەبوو مێژووی هونەری بیناسازی کوردی کە کتێبی هەولێر و کۆیەم چاپ کرده بوو ئەوە ئێستا ئەوەی سلێمانیش لە تەواوبوو نایە و ئامادابێ بۆ چاپ ئەمانەم هەیە بێجگەلەوە پرۆژەی ڕسمکردنیش من پرۆژەیەکی خۆمم هەیە کە ئەوەش ئیشەڵا ئەگەر عمر باقی بێ ئەوەش تەواوەکەم هەندێک شتم لە خەیاڵە دەکەم سپاس بۆ بەڕێز ئاکۆ غەریب هونەرمەند کە و هەروەها وەرگێڕ و کۆمەڵێک بابەتی تریش بێگومان کە لەم بەشەی کورسات مەگەزینە لەگەڵمان بوو پێم خۆشە کە پێتان بڵێم لە هۆڵی مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە پێشەنگاکەی کاک ئاکۆ تاوەکۆ ڕۆژی 12/6 بەردەوامە تەواو کاگاکە دووبارە بە خێر بێی سپاس بۆ کاتەکەت سپاس بۆ تۆ وشانی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە فەرموون